سڵاو بەڕێزان، پێم خۆشە ئەمڕۆ باسێکی زۆر کورت لەسەر هونەری مینیمالیست بکەین. سەردەما بزانین مینیمالیست چییە و چۆن هاتووەتە ناو هونەری شێوەکاریەوە. مینیمالیست خۆی بۆ خۆی لە مینی هاتووە وشە، مینی یعنی کەم یعنی بچووک. مینیمالیست لە ساڵی 1965ەوە هاتە ناو هونەری شێوەکاریەوە لەلایەن کۆمەڵێک شێوەکارەوە لە نیویۆرک و ئەم وشەیەش بۆ یەکەمین جار لەلایەن ریشارد ڤۆلهایم لەلایەن ریشارد ڤۆلهایمەوە ئەم وشەیە بەکار هات. ئەوش لە ساڵی 1965 بوو و مینیمالیست واتای ئەوەیە کە ئێمە بتوانین کەمترین زانیاری لەسەر تابلۆیەک دروست بکەین و زۆرترین زانیاری هەڵبگرێت. یا بە جۆرێکی تر دوو لە هونەری شێوەکاری پرسیارێک ئایا ئەکرێت شەخصێک مینیمالیست بێت؟ بەڵێ ئەکرێت. بۆ نمونە فلیمەکەی مستەر بین کاتێک کە سەفەر ئەکات مەڵحەمی دانەکەی نیوەی فڕێیات، ئەوەی فلچەی دانەکەی نیوەی ئشکێنێ، پەنتۆڵەکەی نیوەی ئەبڕێت، کەمترین شت لەگەڵ خۆی ئابات. ئەمە ئەم کەسێکی مینیمالیستە. یانەکو با بڵێن تۆ لە ماڵەوە 80 کتێبت هەیە، لەم 80 کتێبە 10 کتێبی بەلای تۆ زەرورە، باقیەکەی تری زۆر و شوێنی گرتووە. تۆ چی لەکەی؟ باقیەکەی ئەبەخشی تەنها کتێبەکە لە ماڵەوانی کە زۆر خۆشەویستن لات دەمێنێتەوە. ئەمە پێی ئەوترێ مینیمالیست. لەناو هونەری شێوەکاریشا وەکەوەی باسمان کرد زۆرترین واتە هەڵبگرێت بەڵام کەمترین تەختیت یا وێنەیەکی کەمترین وێنە لەسەر تابلۆکە دروست دەکەیت. وەکو ئالەم وێنەیە ئەیبینین. تاوان لێرە فۆرمەکە هینەکە ئەوە فیگەرەکە ئەکرا زیاتر هێشتی لەسەر بکرایە بەڵام کەمترینم کردووە. لێرە بۆ نمونە قاچی پەڕیوە، لێرە هەموو چاوەکانی نییە. ئاوم شێوەیە. یا بابەتێکی تر ببورن لێرە هێڵکاریەک بۆ نمونە ئەمە قەبارەی تابلۆکەیە. من کارێک بەم شێوەیە ئەەکەم، لێرە ئەیشکێنم، لێرە تاوە ئەوە تابلۆکەی منە. ئایا ئەمە مینیمالیستە؟ بەڵێ مینیمالیستە. ئەتوانم زانیاریت لەسەر بەمێ بەڵام کەمترین کارم تیا کرد، لە کەمترین ماوە تابلۆکمان دروست کرد. بۆ نمونە کارێکی تر لێرە وەکو سمبۆل. تاوان مینیمالیست ئێمە کە لەسەر ئەبستراکت دەکەین، ئەبستراکت بڵێین ئەکسپرسیۆنیست. لە ئەکسپرسیۆنیستە زۆری شەکان بۆ نمونە سمبولیە.